ئاماژمان لە کردنەوەی ئەو خولەیە بوو کە خولی پەرەپێدانێ بۆ ئەفسەرانی وەزارەتی پێشمەرگەی تایبەت بە گەیاندن زیاتر بەرەو پێشبردننی ئاستی ئەو ئەفسەرانەیە لە ڕووی ئەو ئامیر و کەلوپەرانەی کە لە بواری گەیاندندان تازە بمان هاتوون زانیاری لەسەر وەربگرن و معلوماتی نوێ بەدەست بێنن. تەمام سوودی زۆری هەیە خولانە ئەمە پێشترش تقریبا 2-3 ساڵە بەردەوام ئەو خولانەمان کردیتەوە. ئەفسەران ئەو ئامێرانە کە ئێستا بمان هاتوون تەکنۆلۆژیای نوێی تێدایی سەربازی پێویست دەکات مەسەڵەن ناوە یعنی لە هەر ساڵی جارێک دوو جار مەسەڵەن ئەم خولانە بکەنەوە بۆ هەر خودی ئەفسەران بۆ ئەو زانیاری نوێیەکان کە ئەکتیڤ دەبن ڕاهێنانیان لەسەر بکرێت زانیاریان لەسەر بکردن. گەیاندن شادەماری لەشکرە لە هەموو بوارەکاندا ئەگەر گەیاندن نەبێ لەشکر شەلەلی هەیەتی بۆیە ئەبێ ئەمە پەرەی زۆر بە گەیاندن بدەین و هەوڵی زۆرشمان داوە لە ڕووی ئامێرەوە لە ڕووی ڕاهێنانەوە لە ڕووی مەسەڵەن پێداویستی لەشکر لە ئامێرەکانەوە ئێمە بەردەوام لەسەر کارمان کردووە لەسەر ئەوەی کە خولی بەردەوام بکەینەوە بۆ ئەوەی کارمەند و ئەفسەر لەسەر ئەو ئامێرانەی کە هەیە ڕاهێنانی تەواو بکەن و فێر ببن و هەروەها هەوڵماندایە کە ئامێری زۆر پێشکەوتوو سەربازی بێنن بۆ ناو وەزارەتی پێشمەرگە لەگەڵ هاوپەیمانان ئەومان کردەوە تا ئێستا گەیشتنە ئامانجێکی باش یعنی دوولیایمان تەجیز کردووە بەوەی و قراریشە دوولیای تریش تەجیز بکرێن و هەروە هەموو لیاکانیش بە سیستەمی هارسی ئێتف لە ڕێگەی ئەو جیهازە کە جیهازێکی ئێتفی گەورەیە ڕەبتە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و لەگەڵ سیستەمەکانی تریش کە ئێمە هەمانە ئەوان ئیتصالاتیان بەردەوامە بەڵێ گەیاندن زۆر گرنگە بۆ وەزارەتی پێشمەرگە. بنیانڕەتی پەرەپێدانی هارسە لێرە بۆ دواوە ینی چەند پەرەپێدرێ زیاتر باشتر ئێستا ئەساسەکەمان کرد هەنی لە پەرەپێدانەکەش دەست پێ بکات زۆر میهمانە ئەو جۆرە خولانە بەردەوام بن ئاستن بۆ ئەفسەری ئیتصالات. ئەم خولەمان بۆ کراوەتەوە بەڕاستی خولێکی باشە خولێکی بنەڕەتی بۆ پەرەپێدانی ئامێری هارس و سوودێکی زۆرمان وەرگرتووە دەستخۆشی لە وەزارەتی پێشمەرگە و بەڕێبەراتی گەیاندنەکەین کە بۆ ئەم خولانە گرنگێکی زۆریان پێداوە داواکارین کە دووبارە بەردەوام بێ گرنگی زیاتریش پێ بدەن.